بکارانینا زمانی کردی بجینو لحر دبره یعنی کو ولاتین حرما کردستانی بچن جیگایی کی و بزمانی خو ببینون کو چه خدمتی نکرن چه دبلوی داره از مجارکی گلکی گرنگه بیگمان ویواریده قیم قمی قضایا ناوندیا حولیره نبز عبدالحمید میوانی میا بخیر هاتی که نمس بەڕێز نەبەست شەوتان باش سپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان ئەم شەو جیاواز پرسیار ئاراستەی بەڕێستانەکەین من و سەیدا جەمال هەردووک پێکەوە هاوکار هەواڵەکانی کاتژمێر 11 پێشکەشەکەین بۆیە هەردووکمان ڕەنگە پرسیارمان هەبێت لە تۆ وەڵامی ئێمە و بینەرەکانیش بەرەوە بەتایبەت ئەو خاوەن دوکان و شوێنە گەشتیارانی کە پابند نەبوون بە بڕیارەکانی ئێوەوە باس لەوە دەکەن کە لێپێچینەوەی توندان دەبێت کەواتە ئەم لێپێچینەوە توندە چییە وەکەی دەست پێیەکەن بەڵێ شەوتان باش خۆتان ئاماژەتان پێکرد لە سەرەتاوە کە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە 21 مانگی دوو لە ڕۆژی زمانی دایک زمانی کوردی لایەنە پەیوەنددارەکانی ڕاستپارد بۆ ئەوەی کە گرنگی زیاتر بە زمانی دایک بدرێتن ئێمە لە 25 مانگ وەکو پارێزگای هەولێر کۆبنەوەیەکی فراوانمان ئەنجامدا لە ئەنجامی کۆبنەوەکە بە چەند ڕێنمایی و ڕاستپاردەیەک دەرچوین ئەوەی کە گرنگ بوو ئەو شوێنانەی کەوا زمانی کوردی لەسەر تابلۆکانیان نییە لە مینوەکانیان نییە لە شوێنە گشتەکان پابند بکرێن یاخود دەبی زمانی کوردی بخەنە سەر تابلۆکان و ناو مینوەکانیان لەبەرەوەی خۆتان دەزانن بە پێی دەستوری عێراق لە عێراق هەردوو زمانی کوردی و عەرەبی زمانی فەرمی ئەو وڵاتەنە بەڵام ئێمە لە کوردستان بە پابندبوونی ئەوانە دەبی پابندیان بکەین کەوا زمانی کوردی لەسەر تابلۆکانیان بنووسن وەکو یەک لەو راپۆرتەی خۆتان یەک لە هاوڵاتیان باسی کردکەوا لە هەولێر خۆی بە غەریب دەزانی بەڕاستیەوە جێگای نیگەرانیە ئێمە پێشتریش کارمان لەسەر ئەوە کردووە لەسەر ئەو بابەتە هەر کەسێک کە مۆڵەتی دەرینایە مۆڵەتی شوێنەکان مۆڵەتی نوێ کردیتەوە چ لە قایم قامێت چ لە گەشت و گوزار چ لە تەندروستی پابند کراوە کەوا زمانی کوردی بخاتە سەر تابلۆکانی بخاتە سەر مینوەکانی بەڵام خۆتان دەزانن شارێکی وەکو هەولێر کە بە هەزاران شوێنی وای لێیە ئەوە کاتی دەوێتن بەڵام ئێمە ئەو جارە لەسەر ڕاستپاردەی بەڕێز سەرۆکی حکوومەت وەکو هەڵمەتێکی نیشتیمانیمان بەڵێ دەنگی میوانەکەمان ناگاتە لای ئێمە گەر هاوکارانم ئەوەمان بۆ چارەسەر بکەن کاک نەبەست دەنگی تۆ بەباشی ناگاتە لای ئێمە بابەتەکە بابەتێکی گرنگ و هەستیارە وەکو لەگەڵ هاوکارم جەمال باتون باسمان کرد بۆیە دەمانەوێت بزانین ئێوە باستان کردووە هەڵمەتێکی نیشتیمانیتان ڕاگەیاندووە دەستان پێ کردووەکو هەنگاوی یەکەم شوێنە گەشتیاریەکانتان مۆتێل و هۆتێل و دوکان و بازاڕەکانتان ئاگادار کردوتەوە بۆی ناوی کوردی زیاد بکەن بۆ سەر تابلۆکانیان بۆ سەر مینۆکانیان بە تایبەت مینۆکان کە یەکێک بوو سەیدا لە گلەی هاوڵاتیانیش کە دەچنە نێو ڕیستۆرانتەکانەوە یعنی لیستی خواردنەکان دێتە بەردەمیان ئێمە شەر بە مینۆ ناوێهێنین چکە فێر بووین لیستی خواردنەکان دێنێتە بەردەستیان هەندێک ناوی تێدایە کە ئەوان ئاشنانین بەو ناوانە بۆیە داوا کراوە ناوەکان بکرێتە کوردی کەواتە ئێمە لە بەڕێز نەبەزمان پرسی کاک نەبەست پێمان بڵێ لێپێچینەوەکانتان چییە باسی لێپێچینەوەکە زۆر باش دەگاتە ئێمە ئێستا گوێمان لە تۆیە پێمان بڵێ لێپێچینەوەکانتان چییە کەی دەست پێ دەکەن بەم لێپێچینەوەنە بڵێ ئێمە باسم لەوە دەکردکەوە ئەو کات ئێمە ماوەی یەک مانگمان ڕاگەیان لە بەردەم ئەو خەڵکەیەکەوە مانگەک کەوا تابلۆکانی خۆیان بگۆڕن ئەوەی کەوا زمانی کوردی لەسەر نییە یاخود زمانی کوردی بە شێوەیەکی زەق دیار نییە لەسەر تابلۆکانیان بەشێک لە هاوڵاتیان پابند بوون بەڵام ئەو بەشەی کە پابند نەبووە ئێمە تاکو ئەو ڕۆکەیەکی نیسانە دوامۆڵە دوو بۆ کەسانە ئێمە دوو بەیانی ڕۆژی دووشەممە کۆبنەوەیە گەنجام دەدەین لە دیوانی پارێزگا بە ئامادەبوونی ئەو لایەنانەی کە بەو کارەی هەڵدەستن ئەو کەسانەی کەوا پابند نەبووینە تاکو
تاکو ئەمڕۆ ئەو لیژنانەی کە هەنە لە شارەوانیەکان لە پۆلیسی شارەوانی لە قایم قامیت دەستکراوە دەبن لە وەرگرتنی ئیجرات بەرامبەر ئەو کەسانە ئیجراتەکانیش دەست پێ دەکە کە سەرەتا ئیجراتەکان پێبژاردنە غەرامەی ئەو شوێنانە دەکرێت کەوا پابەند نەبووینە بەپێی ئەو بانگەوازەی مەیاخود بەپێ ئەو بڕیاری ئێمە کە دەرمان کرد تابلۆکانیان دەستکاری نەکردووە دوای غەرامەکردنیان ئەگەر چاچیان نەکرد زمانی کوردیان نەخستەوە سەر تابلۆکانیان یاخست مینوەکانیان ئەکیید شوێنەکانیان دادەخرێتن تاکو و چاچی دەکەن و تابلۆکانیش لە ڕێگای تیمەکان لێ دەکرێتەوە شارەوانیەکان ڕاست پێژراون کەوا ئەو تابلۆیانە بەدەستی خۆیان لە ڕێگای کارمەندەکانی خۆیان بە هاوکاری پۆلیسی شارەوانی تابلۆکان لێکەنەوە و شوێنەکان دابخەنە ئێمە دوو بەیانی لە ئەو کۆبنەوەی کە ئەنجامی دەدەین ئەو ڕێکارانە دیاری دەکرێت لە چۆنیەتی دەستپێکردنی ئەو هەنگاوانەی کە ئێمە باسمان کرد لە سەرەتاوە کێکێنە بەزنها دراستیە دەرە وشەکەی وساشی ڕوو دەدە مەسەلە تو دوچێ ڕێستۆرانتەکەی تابلۆ بە کوردیژی هاتیان ویساندن لیستەیە خواردنانژی دەستپێک ئاوێ نادە بە کوردی هاتیان ویساندن لێ لیستەیە خواردنان بە کوردی نەهاتیان ویساندن درە وشەک و سادە هونێ هەلوەستەکی چاواوەر بەڵێ ئەمە بەخۆی کە مۆڵەت دەدرێتە ئەو شوێنانە کە کەشفی لۆ دەکرێتن کە مۆڵەتەکان یاخود نوێ دەکرێتەوە چ لژنەکانی گەشت و گوزار و قایم قامیێت و تەندروستیکەوە ئەو مۆڵەتە دەدەن و کەشفەکان دەکەن ئەمە زۆر حاڵەتمان هاتە بەردەمکەوە ئەو منوێی پێشکەشی دەکەن زمانی کوردی تێدا بووە هیچ کێشەیەکی نەبووە بەڵام بەداخەوە دوای ئەوەی کەوا دەکەوتە سەرکاری خۆی ئەو منوێە نامینێتن منوێیەکی تر دەداتە هاوڵاتیان بەڕاستی ئەمە لەگەڵەوانش ئیجرایەتی تون دەکەین شوێنەکانیان دادەخەین لەبەرەوەی وەکو باسم کرێ ئەمە ئەو کارە ماوەیەکی دوور و درێژەکاری لەسەر دەکەین ئەوەی ماوەی دەتوانم 3 ساڵ زیاتریشە هەر کەسێک مۆڵەتی وەرگرت بیتن یاخود مۆڵەتی نوێ کردبیتەوە بەپێی ئەو ڕێنمایانەی کە لە بەردەستی ئەو فەرمانگانە هەیە دەبی زمانی کوردی یەک لە خاڵە ئەساسیەکانی بەرگری شارستانی دەوێت نەخێر بەڕای ئێمە مانگەک زیاتر کە وادەیەکی تەواو بوو وادەیەکی دوور و درێژ بوو دایانتوانی ئەوە بگۆڕن پێویست بە درێژکردنەوە ناکەن هیچ ئامارێکردلانیە چەند لەو شوێنانە پەیوەست بوون بە بڕیارەکەی ئێوەوە بەڵێ بەشێکی زۆریش لە هاوڵاتیان پەیوەست بووینە لەبەر ئەوەی لەو ماوەی ئەو مانگە زۆر جار پرسوڕایان بە ئێمە دەکردکەوا چۆنیەتی گۆڕینی چۆنیەتی نووسینی زمانی کوردی ئێمە ئەو کاتیش ڕامانگەیان کەوا پێویستە زمانی کوردی زمانە سەرچێکەبی لەسەر تابلۆکان ئێمە لاریمان نیە لەسەر ئەوەی کەوا زمانی عەرەبی و ئینگلیزی شەر بە پێی ڕێنماییەکانیش ڕێگە پێدراون هەردوو زمانی عەرەبی و ئینگلیزی بەڵام دەبی زمانی کوردی هەبیتن هاوڵاتیەکی کورد دەبی تێبگە ئەو شوێنە چییە دەبی بتانی بخینیتەوە بۆیە ئێمە لە سەرەتاوەش ڕامانگەیان هەروە شتێکی تریش زۆر ڕۆن نەبوو لەلایەن ئەو کەسانە خاوەنی شوێنەکان گوایە تەرجەمەکردنی ناوەکە ئێمە مەبەستمان ئەوە نییە کە ناوەکە تەرجەمە بکرێ بۆ نمونە شوێن هەیە ناوی سەلامە ئەمە باسمان لەوە نەکردووەکەوە ئەو ناوە بکرێتە ئاشتی ناوەکە تەرجەمە بکرێت بەڵام ئەو سەلامە دەبی بە زمانی کوردیش بنووسرێتن یاخود نووسینگەیەکی فرۆشتنی زەوی و زار هەیە نووسینگەکە بە کوردی بنووسێن نووسینگەی فرۆشتنی زەوی و زار نەک بنووسرێتن مەکتەب عقارە ئێمە مەبەستمان ئەوەیە دوچێ ڕێستۆرانتەکەی گارسۆنێک تێ و کەسێک گۆلبەر کار دەکات مثل از کوردی باکوورم عەرەبی تێ ناکەم بە عەرەبی لەگەڵ من قسە دەکە ئێز خوارن دەخوازم بەس بە عەرەبی قسە دەکە گابا گوت تو دەبێژێت بە کوردی کاری قسە بکە دەبێژێ ناز کوردی نزانم ڕەوشێن وسا هون یعنی هەلوەستاوە چی دەبێت بەڵێ بەخۆی بە پێی ڕێنماییەکان ئەو ڕێستۆرانت و ئەو شوێنە گشتیانە ڕێژەی کرێکاری بیانی بۆ دیاری کراوە کرێکاری خۆمانی بۆ دیاری کراوە ڕێژەکەی دیاری کراوە بەڵام لە
بیستویەکی دوو کە بەڕێز سەرۆکی حکوومەت هەموو لایەنەکانی ڕاستپارت هەردوو وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و وەزارەتی پەروەردەشی ڕاستپارتکەوە کاری پێویست لەسەر ئەم بابەتە بکەنەوەی کە جەنابەت باز دەکەی ئەو کارمەندانە کە زمانی کوردی نازان پێویستە خولیان بۆ بکرێتەوە لەگەڵ لایەنەکانی تری پەیوەنددار وەکو گەشت و گوزار و وەکو ئەو لایەنانەی کە پەیوەندیان بەو بابەتە هەیە بۆ ئەوەی کە فێری زمانی کوردی بکرێن فێری ئەو ئەساسیاتانە بکرێن کەوا بتوانن کە کەسێک دەچی لەوێ دانیشی بە کوردی تێی بگەین و تێداویستەکانی ئامادە بکەن بۆیە ئەوە تەنها کاری پارێزگانیە تەنها کاری قایمقامیت نییە وەزارەتەکانیش لەو بابەتە ئەرچیان هەیە پێویستە هەموو وەکو یەکتیم ئەوە جێبەجێ بکرێ بەڵام ئەوەش بە ماوەی 1-2 مانگ ئەکید ئێمە ناگەینە ئەو ئەنجامەی کە دەمانەوێت بەڵام ئەوەی گرینگە کە دەست بە هەنگاوەکان بکەین دەست بەو کارە بکەین لە 1-2 ساڵی داهاتوو جیاوازیەکی زۆر هەوی لەو بابەت بەڕێز نەبەس عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر گەلێک سوپاس کە بەشدار بووی لەگەڵمان.